ئەم کاتتان باش بە ناوی ئەندام و کادر و هەواڵانی لێپرساوی مەڵبەند و سەرجەم جەماوەری کەرکووک پیرۆزباییەکی گەرم لە خەڵکی کوردستان بەگشتی و جەماوەری کەرکووک بە تایبەتی ئەەکەین بە بۆنەی یاد و جەژنەکانی ڕاپەڕین و نەورۆز و سەری ساڵی کوردی. 29 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە شاری کەرکووک جەماوەری قارەمان و ڕێخسەنهێنەکان و هێزی پێشمەرگەی قارەمان بە هاوبەشی و پێکەوە و دەست لە ناو دەست یەک توانیان ئەم شارە لە پیس و لە گەڕوگولی پاکەنەوە و ئەو پیاوانەی کە ساڵەهای ساڵ لەم شارە بە لولەی دەبابە و ناقیلە و هێزەکانیان حکمی ئەم شاریان کرد و زمانی کوردی و تاپۆی خانوو لەسەر کورد و تەنانەت ناوی کوردیشان لەم شارە ویستیان ڕەشکەنەوە و ئەو هێزە هات و ئەم دڕندانەی لە کۆڵ ئەم میلەتە کردەوە و لەو پێناوەشدا کۆمەڵێک شەهیدی قارەمان و سەربەرز، کۆمەڵی پێشمەرگەی تێکۆشەر، کۆمەڵی لاوی تێکۆشەری ئەم شارە، کۆمەڵە فەرماندەی قارەمان لەم شارە شەهید بوون و هەروەها جەماوەری لادێ و شار پێکەوە دەستیان خستە ناو دەست یەک و تۆڵەی خوێنی ئەو هەموو قارەمانیان کردەوە کە لە زیندانەکانی بەعەس لەسەر ئەم شارە لە سێدارە دران و هەروەها ئەمەوێ لێرەشەوە ئەو پەیامە ڕابگەێنم کە بەرهەمی خوێن و خەباتی ئەو هەموو تێکۆشەرە مایەوە بۆ کوڕان و کچان و لاوانی ئەم شارە و دەبێ کوڕان و کچان و لاوان و خەڵکی تێکۆشەری ئەم شارە ئەو ڕۆژە لە یاد نەکەن و ئەم دەستکەوتە و ئەم ئازادیێژ وا بەسانایی نێتە بەرچاویان، چونکە ئەمە بە خوێن دروستکراوە بە خوێن و ئەم دەستکەوتە گەورەیە خوێنی پیاوی گەورەی ویست و پیاوی گەورە لەم پێناوە شەهید بوو تا ئەم دەستکەوتە بەدەست بێنێ و ئەمە ژوای لێمان کردووە زیاتر هانمان ئەدا پێکەوە دەستخەنێ ناو دەست یەک بۆ تەواوکردنی باقی ئەو دەستکەوتانەی کە بەدەستمان نەهاوردووە خەباتی بۆ بکەین، دەستخەنێ ناو دەست یەک بۆی لەم پێناوەدا بتوانین ئەوە جێبەجێ بکەین. خوشک و برایانی هەواڵانی ئازیزانی جەماوەری کەرکووک، ئێمە یادی ئەم ساڵمان بە تایبەتی بۆ نەورۆز بۆ یادی 29 ساڵی ڕاپەڕین و جەژنی سەری ساڵی کوردی جیاوازە بێ لەگەڵ ساڵەکانی ترە و ئەم ساڵەکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕووی کردتە ناوچەکەمان ئەبێ پابەندی سەرجەم ڕێنمایە تەندروستی و ئەمنیەکان بین و ئەم ساڵەکە دەبێ بۆ ئەوەی ژیانی میلەتەکەمان پارێزراو بێ، بۆ ئەوەی میلەتەکەمان بەسەربەرزی ئەم قۆناغە تێپەڕێنین ئەبێ زیاتر لە ماڵەوە بمێنینەوە، کەمتر بچینە دەرەوە، کەمتر سەردانی یەکتر بکەین، ئەتوانین لە ڕێگای تەلیفۆن و پەیوەندیەکانی تری ئیتصالاتەوە ئەتوانین بە بەردەوام ئاگامان لە یەکتر بێ، کەمتر تەوقە بکەین، کەمتر یەکماز بکەین تاکو ئەم نەخۆشیە کە ڕووی لە ئەم پەتایە کە ڕووی لە ناوچەکەمان کردووە بە کەمترین زیان لێی دەرچین و بۆ ئەو مەبەستەش داواکارم هەموو لایەک ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن و ئەمەش ماوەیەکە و خەڵک وا هەیە 6 مانگ لە ژوورێکی یەک نەفەری بەند دەکرێ، ئەمەی ئێمەش چەند هەفتەیەکە کۆتایی پێدێ هورەتان هەبێ ینی لەژێر لەسەر ئەوەی کە ئەو ڕێنمانەی کە هاتووە جێبەجێ بکرێ پێویست ناکە کەس خۆی نیوە مر بکا و بڵێ ئەمە پەتایەکە و هاتوو ئەمان کوژێ و لە ناومانەدا تەنها ئەوەی کە ترسی هەیە ئەم پەتایە نەقڵ بێ بۆ کەسێکی تر جوڵەکردن و حرەکەکردن و چوونە دەرەوە و تێکەڵکردن و کردنەوەی بازار و بۆ سەفرە و سیاحە و گۆرانی و هەڵپەرچێ هەموو خەتەرەکە ئەلێرەیە. جا ئومێ دەکەن ئەمانە هەموو پابند بن، خۆڕاگر بن، هورەتان بەرز بێ، میلەتەکەی ئێمە دەیان کارەساتی تری وای بەسەر هاتووە، نابێ وا بە ئاسانی لە بەردەمی ئەمەیە بڕوخێن کە ڕەنگە ینی لای ئێمە لە کوردستان بەگشتی و کەرکووک بە تایبەتی لە هەموو شوێنەکانتر باشترە، بەڵام ئەمە دیسان بە شێوەیەکی سیستەماتیک، بە شێوەیەکی عەقڵانە، بە شێوەیەکی ژیرانە ئەبێ پابەندی ڕێنمایەکان بین بە هیوای ژیانێکی باش و سەلامەت و سەرکەوتوو بۆ تاک بە تاکی کوردستانیان بەگشتی و شاری کەرکووکی ئازیز و خۆشەویست بە تایبەتی و زۆر سپاس.